بەڵێ ماندوونە بن هاوڕێیان بەخێر بێنەوە ئەمڕۆکە لەسەر ئیتر ڕەوشی دوایی لە یەک تێگەیشتنەکانەوە یانیش ڕێککەوتنەکان لە بواری جێبەجێکردنەوە لە بواری کردداریەوە هەروەکو دەزانن ئیتر ڕێککەوتنی ئەمجارە وا پێدەسی ڕێککەوتنێک بێ کە تا ڕادێک ئیتر بخرێتە واری جێبەجێکردنەوە هەتا کەی دەڕوا نازان بەڵام لە چاو ڕێککەوتنەکانی دیکە کە هیچ هەنگاوێکی بۆ نەنرابوو ئیتر جگە لە ئێمزایەک لایەنەکان یەکتریان تاوانبار دەکرد ئەمجارە لە ڕووی کردداریەوە دەبینین هێزە ئەمنیەکانی سووریا دێنە حەسەکە دێنە قامیشلی دێنە کوبانێ و ئیتر ماوەیەک لەوێ دەمێننەوە باس لەوانە دەکەین و ئەمە مانایەکی هەیە لە هەمان کەدا هەوڵەدەین لە بەرنامەی ئەم زارەدا ئانالیزێکی تایبەت و بەرفراوانیش ئەنجام بدەین هەروەکو دەزانن هاتنی هێزی ئەمنی بۆ حەسەکە دوێنێ بۆ حەسەکە ئەمڕۆ بوو بۆ کوبانەی دوێنێ و قامیشلۆ ئیتر لە هەندێک شوێندا ئیتر کردداری وەکو تەقەکردن ڕوویدا بوو بەڵام ئەمە کۆنتترۆل کرا بە شێوەیەکی وانە بوو ئیتر وا پێدەچێت ئێرادە سیاسیەکان چ هێزەکانی سووریای دیموکراتیک دەبێت حکوومەتی دیمەشق دەبێت لەسەر ئەمە سوورن و ئیتر ڕێککەوتنیش ئەنجام دراون و بەشێک لە ئەوانەی کە ڕێککەوتنیان لەگەڵ کراوە لە هەمووی گرنگتر حکوومەتی تورکیای دەوڵەتی تورکایە و ئەمەش مانایەکی زۆر گەورە دەبینی یعنی تا ئێستا جگە لەوەی کە باسم کرد ڕێگریەکی وا یانیش خڕۆقاتێک لەلایەن هەردوولاوە ئەنجام نەدراوە ئیتر لە قۆناغی یەکەمدا دیارە دەستپێکردنی جێبەجێکردنی ڕێککەوتنی تێکەڵکردنی بەڕێوەبەری خۆسەر لە ناو دەوڵەتی سووریادا دێتە ئاراوە ئیتر دەستپێکردنی جێبەجێکردنی مەیدانی هەیە مەزلوم عەبدی سەرفەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک کە پێشتر ڕایگەیاندن و ئەو ڕێککەوتنێک کە لە ڕۆژی هەینی ڕابردوو ئیتر ئەنجام درابوو و یانیش ئیتر بڕیاری دوایی لەسەر درابوو ئەمڕۆکە دووشەمە لەسەر زەوی ئێستاکە جێبەجێ دەکرێت هێزەکانی ئەمنی سووریا وا دیارە هێزێکی ئاساییشنیانی 20 هەتا 25 ئۆتۆمبیلن ئیتر ئەمانە هەم هێزی ئاساییشن هەمیش لەناو ئەوانەدا ئیتر کادیرەکانی حکوومەتی سووریا و یانیش حکوومەتی دەستەی تەحریری شام ئەتوانین بڵێن هەنا ئەمانە ئیتر دێن بۆ ئەوەی لە ڕووی کردداریەوە ئیتر هەم لێکۆڵینەوە بکەن هەم لەسەر زەوی بۆ چوونەکانی خۆیان بە حکوومەتی دیمەشق ڕابگەینن ئیتر قەدەغەی هاتوچۆ لە سەعات 6 بەیانیەوە تا 6 ئێوارە لە حەسەکە و خامیشلۆ بەردەوام دەبێ ئیتر ئەمەش دوای ئەوە هات کە ئیتر لەبەر ئەوەی کاتێک هێزە ئەمنیەکانی سووریا دەستنە ناو شارەکانەوە ئیتر ڕووداوی نەخوازرا و ڕوونەدات هەروەکو وتم تەقەکردن هەبوو ئیتر ئەم تەقەکردنە ڕوونەدا پاشان ئیتر پاشان هەموو لایەنەکان لەسەر هێلەکانی بەریەکەوتن ئیتر ڕێک دەکەون کە ئیتر بکشێنەوە شوێنی خۆیان ئیتر ئەمڕۆکە لە هەمان کاتدا لەمڕۆ بەدواوە دامەزراوە سەروەریەکان و دامەزراوە ژێرخانیەکان ئیتر ڕادەستی دەوڵەت دەکرێن ئیتر وەکو دەواازە سنووریەکان و نەوت چونکە بە پێی ڕێککەوتنەکە تیمێکی دەسەڵاتی سنوورە وشکانیەکانی سەر بە حکوومەتی سووریا بەڕێوەبردننی هەردوو دەواازەی سمێڵەکە و نووسەی بن دەگرنە ئەستۆ وەوە دیارە لەوێ دەمین هەروەها حکوومەت دەست دەکات بە وەرگرتنەوەی دامەزراوە هەستیارەکان و کێڵگە نەوتەکان لە پارێزگای حەسەکە لە هەمان کاتدا دامەزراوە مەدەنیەکان هەنا دامەزراوە مەدەنیەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی خۆسەر لەناو دامەزراوە فەرمیەکانی دەوڵەتدا تێکەڵ دەکرێن لەگەڵ بەلێنی حکوومەت بۆ سەپاندنی دانپێنان بە بڕوانامەی خوێندنگە و زانکۆکانی کە پێشتر لەلایەن بەڕێوەبەری خۆسەریەوە دەردەچوون پاشان ئیتر کار لەسەر دۆسیە دەستگیر کراوەنی ڕێکخراوی داعش دەکرێت و ئەمە ئەو دەستگیر کراوانە چۆن بۆ عێراق بنێردرێن کە ئەوە مەسلەیەکی چارەنووس سازام لە بۆ عێراق هەم لە بۆ سووریا هەم لە بۆ ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراق ئەمڕۆ دەستپێکردنی لێکۆڵینەوەی لەگەڵ 1387 چەکداری داعش ڕاگەیان کە لەم دواییانەدا لە خاکی سووریاوە ڕادستی بەغدا کراون ئەمەش لە چوارچێوەی پیلانەیەکی فراواندایە بۆ گواستنەوەی نزیکەی 7000 دەستگیر کراو بە هەماهەنگی لەگەڵ فەرماندەی ناوەندی ئەمریکا و لە هەمان کاتدا
ئیتر کۆنتترۆلی کامپی هۆڵ بە تەواوەتی راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە سوپای سووریا کۆنتترۆلی کامپی هۆڵ و دەوروبەری کردووە و دوایەوە هێزەکانی هەسەدە لە مانگی کانونی دووەمی ڕابردوو لە بەشێکی کامپەکەدا یانیش لە دەوروبەری کامپەکەدا کشابوونەوە. ئیتر لە هەمان کاتدا بارودۆخی گوندەوارەکانی باکووری حەلب کوبانێ باز دەکرێت کە هێزەکانی ئیتر هێزەکانی حکوومەت دەستنا ئەو دێهاتەنە بڕیارە ئەمڕۆ یەکە ئەمنیەکانی حکوومەت بستنە ناو شاری کوبانێ و ئەمەش ئاماژەیەکی ڕەمزی گەورەیە چونکە کوبانێ پێگەیەکی گرنگە لە بۆ هێزە کوردیەکان بوو لە ڕوبەڕووبوونەوەی ئیتر داعشدا. پاشان هەروەکو باسمان کرد دوێنێ یەکشەمە لە شاری قامیشلۆ خۆپیشاندانێکی زۆر زۆر گەورە هەبوو و لەو خۆپیشاندانەدا ئیتر تەماشامان کرد خەڵک ئیتر پەیمان شکێنی خۆیان و نیشانداوەیانیش ناپابندبوونی خۆیان بە پرۆسەکە نیشاندا ناڕازی بوونی خۆیان نیشاندا ئەمانە هەمویان واتایەکیان هەیە. ئیتر بەگشتی لەو قۆناغەدا ئەگەر بینە سەر هەڵسەنگاندنی بابەتەکە بزانین ئەنجامەکەی چیا بەرەو کوێ دەچێت دەبێت نەبێ ینی بەگشتی خۆسەریەشی سەربازی ئێستا هەیە ینی ئەمەی هێزەکانی سووریای دیموکراتیک دەیهەویست ئەوە هیچ کە نابێ و لە سادا شێستی زیاتر ئەو جوگرافیایی کە لە دەستیدا بوو لە دەستیدا بەڵام لە بیریشمان نەچێ ئەو جوگرافیانە بەشی زۆریان زۆرینەی عەرەب بوون هەرچەندە ئیتر جگە لە کوبانێ و عەفرین شارێکی کە بڵێ سەدی سەد ینی شارە گەورەکان کە سەدی سەد ژمارەی کوردەکان زۆر زیاترە لە سەدا شەستا نییە بەڕاستی لە قامیشلیش ئەوە نییە کە وەک پایتەخت دەناسێ لە حەسەکە ئەوە هەر هیچ نییە ینی ئینسان دەبێ ئەو واقعیانەش ببینێ بۆیە بەراوردکردنی ئەو مۆدێلە لەگەڵ مۆدێلی چارەسەری کوردستانی عێراق لە هەموو بوارەکاندا هەڵەیە لە هەموو بوارەکاندا هەڵەیە. ئیتر بەگشتی ئەوەی دەرەکەوێ خۆسەریەشی سەربازی ئێستا بە تایبەتی لە ناوچەی جزیرە دانی پێداانرێ یعنی لە حەسەکە هێزەکانی سووریای دیموکراتیک ئەگەرسی هێزێکی ڕەمزی حکوومەتیش لەوێ بەڵام هێزەکانی سووریای دیموکراتیک وەکو بلۆک لەوێ دەمێننەوە وەکو بلۆک ئیتر سەر بە وەزارەتی ناوخۆ دەبن بەڵام وەکو بلۆک وایانی سەر بە وەزارەتی بەرگری دەبن فەرق ناکە بەڵام وەکو بلۆک لە کۆبانێ ڕەوشێکی تایبەتە لە بەرەوەی کوبانێ لە ڕووی جوگرافیایی سەر بە حەسەکەنیە سەر بە حەلەبە ئیتر لەوێ وا دیارە فۆرمیلێکی جیاوازیان دۆزیۆتەوە ئەوەی من لێ تێگەیشتم ئەو زانیاریانەی کە بە من گەیشتن بە تایبەت لە ڕۆژ ئاوادا لە کەسانی کە نزیکی هێزەکانی سووریای دیموکراتیک وە بۆیانیش لەناو ئەوانەدا کاریان لەگەڵ دەکەن ئەوان پێیان گوتم لە کۆبانێدا ئیتر فۆرمیلێکی جیاواز دەدۆزرێتەوە. پرسیارم کرد جیاوازیەکە چێت جیاوازیەکە ئەوەیە کە شەڕوانانی یەپەگە ئیتر بە شخصی بە فەردی داوای بەسەرکردنەوە دەکەن لە ئیتر لە بەشی وەزارەتی بەرگری لە حەلب لە فەرقەی حەلب با بڵێن بۆ نمونەیانی ئیتر کاتێک ناوی خۆیان نووسی ئەوانە لە کوبانەی دەست بەکار دەبن و لە کوبانێ ڕنگ بێ بە شێوەیەک لە شێوەکان لە چوارچێوەی بلۆکدا دیسا ینی بەیەکەوە کار بکەم بلۆک ئەوێ بەڵام هەر بە سەر بە حکوومەتی ئیتر ناوەندی دەبن. ئیتر خۆسەریەکە وەکوتم یەک خۆسەریەکی سەربازیە دوو خۆسەریەکی کولتوریە ینی مەسەلەی زمان مەسەلەی دیپلۆمەکان مەسەلەی دام و دەستگاکان ینی کادیرەکانی دام و دەستگاکان هەم پێدەگەێنرێن هەم ئەم کادرانە لەلایەن دیمەشقەوە دانیان پێدا دەنرێ و لەو شوێنانە دەمێنەوە کاری خۆیان دەکەن. ئیتر بەگشتی ئەگەر بڵێن ئەنجامەکەی چی بوو ئەنجامەکەی ئەوە بوو یعنی خەباتی 15 ساڵە ڕاستە ڕەنجێکی زۆر قوربانیەکی زۆر خەرجێکی زۆری پێدرا بەڵام لە ئەنجامدا ئەتوانی بڵێن ڕیالیتەی کورد وەکو کورد لە سووریا ناسێنرا و ئەمە کە ناسێنرا بە ڕەزامەندی تورکیا واتە بەدانپێنانی دانانی تورکیا ناسێنرا ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە. ڕاستە ئەم شتەی ئێستا کە بەدەستیان کەوتووە تۆزێک ڕنگ بێلەوە کەمتر پێشتر ڕووسەکان پێیان دابوون لە 2017دا لە پێش شەڕی ڕقەدا ڕووسەکان بە هەمان شێوە ئەو گەڕەنتیان پێدابوون ئەسەدیش ئەو گەڕەنتی بە هێزەکانی سووریای دیموکراتیک دابوو. ئیتر یعنی بەتەنیا ئەوانیش بەتەنیا دەیانگوت بە ئاڵای سووریا لەسەر هەموو دام و دەستگاکاندا بشکێتەوە ینی هەر ئەمە بوو ئاڵایەکە هەڵ بدەوتەوە ئەوان هیچی دیکەیان نەدەویست ئیتر بەڵام ئەمانە هەر هەمویان ئیتر کوردەکان قبولیان نەبوو تورکیاش دژی بوو تەنانەت بەڵام ئێستا تورکیا دژی نییە
لە بۆ ئەو کاتە دژی بوو چونکە دەستپێشخەریەکە لەلایەن رووسیا کرابوو لە بۆ ئێستا دژینە چونکە دەستپێشخەریەکە لەلایەن خۆرئاوەوە کراوە ئیتر پاشان دەینە سەر تورکیا یعنی لە سەردەمی تورکیای ڕەجەب تەیب ئەردۆغان نیدا ئەمە دووەمین پێگەی کوردستانیە لەدایک دەبێت هەرچەندە ئەو پێگەیە ناڵێن پێگەیەکی تەواو کوردستانیە وەکو فدرالی حکوومەتی هەرێمی کوردستان شتێکی وانە بێگومان یعنی لە فدرالیەکی تەواو تریتۆریال نییە بەڵام لە هەمان کاتدا ئیتر ئەتوانین بڵێن هەم ریالیتەی کوردی دانی پێدا دەنرێت تورکیا دانی پێدا دەنێ و لە هەمان کاتدا ئیتر ئەمە تا ڕادێک ئەتوانین بڵێن خۆسەریەکی سەربازی نیمچە سەربازی لەناودا جێگا دەگرێت و ئەمە کاریگەری لەسەر کێشەی کورد دەبێت لە تورکیادا ئەمە ئەنجارێ نازانین کاریگەریەکی دەبێت بەڵام چییە نازانین ئەوەی دەبینین کە ئەوەی لە سووریا بەدەستات لە تورکیا بەدەست نایە وەکو مەسەلەی زمان وەکو مەسەلەی هێزی چەکداری بڵێ لە دیار بەکرد لە چوارچێوەی لە فلان گەڕێکدا هێزێکی کوردی هەبێ با سەر بە واری دیار بەکریش بێ نەخێر شتیوان لە تورکیا نابێ لە قۆناغی ئەمڕۆدا شتیوە هیچ شێوەیەک نابێت زمانیش نابێ ینی خۆسەریەکی کلتوریش نابێ بەڵام دەبێ ئەوە بپرسین کە چ کاریگەریەکی لەسەر تورکیا دەبێ ئیتر وەکوتم خۆسەری سەربازی و ئەمنی نابێ لە ڕووی کللتوریەوە نازانین بەڕاستی چونکە هەتاوەکو ئێستا دەربارەی زمانیش ئەوان دەڵێن هەتاوەکو ئێستا نە لە ئیمرانی نە لە دەم پارتیش باسی زمان نەکراوە ئەمەیان دەبێت شتێکی شارەوەی تێدا هەبێ ئیتر لە دواییدا دەیزانین چیە ئیتر بەڵام ئەوەی ئێستاکە تورکیا دانی پێدا ناوە ئێمە لەزاری هاکان فیدان بینیمان کە لێ دوانیدا ئەو ڕێککەوتنە ئەوان بەو ڕێککەوتنە رازینە پێشتر نەی دەگوت پێی رازینە ئیتر ئەمە زۆر گرنگە یعنی ئەگەر بێت و ئەردۆغان نەبایە ڕنگ بێ بەڕاستی ئەمە نەبووایە یعنی ئیتر جگە لە ئەمریکا و ئیسرائیل کە دەبێ بەردەوام دیارەک بدەنە ئەردۆغانانێک بخۆن دوان بۆ ئەردۆغان بکەن خێر لە هەمان کاتدا بەڕاستی لە بۆ کوردەکان قسەیەکی وا قورسە بیکەم ویانیش سەیرە بەڵام ئەوەش لەبەر چاو بگرن یعنی ئەگەر تورکیا لەسەر داخوازی ئەمریکا لەسەر داخوازی ئیسرائیل سووریای تێک نەدابا ئەوە دەهاتە ئاراوە نەدەهاتە ئاراوە ئەمیان خاڵێکی زۆر گرنگە بەڵام ئەمە قابلی ئەو قوربانی دانەیە نەخێر قابلی ئەو قوربانی دانە نییە بۆ لەبەر ئەوەی کە ئیتر حرەکەتی کوردی بەگشتی بۆ حرەکەتی ئۆجرانی بە تایبەتی حرەکەتێکی چی پێ بڵێ چۆنی بەکاربێنی بڵێ بە مەبەستمان مەصرفی ئابووری نییە مەبەستمان پارە نییە بەڵام حرەکەتێکی خەرجی ئینسانی گەلێک زۆری هەبوو و ئەو خەرجیە زۆریە پێویستی دەکرد لە بۆ ئەم جۆرەشتانە ئەمەیان جێگەی پرسیارە لەوان بپرسی ئەڵێن بڵێ ئەگەر ئەمە نەبووایە کورد ئاسیم لەکرابوو کورد لەناو برابوو کورد هیچ نەبوو کوردنەی ئەتوانی ببێتەوە کوردنەی ئەتوانی ئیتر ببێتە ڕێکخراو بەڵام ئیتر تەماشا دەکەین ڕێکخراوبوونێکە کە قوربانیەکی یەکجار زۆری هەبووە یعنی لە تورکیاوە 50,000 کەس کوژراوە 4,000 دێهات وێران کراوە بە میلیۆنان خەڵک ئاوارە بووە و بە میلیۆنان خەڵک دڵیشکاوە بە میلیۆنان خەڵک ئیتر لە ئیش و کار و کاسبی بووە بە میلیۆنان خەڵکیش ئەتوانین بڵێن هەژار ماوە دواکەوتوش ماوە ئیتر ئەمانەشیان هەنا لە ڕۆژ ئاواش بە هەماشەوە 15,000 شەهیدی کچ و کوڕ ئیتر بۆ پێم وانە ئەمە چاوەڕوانی ئەوان بوو بێ کە ئەوان 15,000 شەهید دەدەن لە پێناوی ئەوەی کە ئێستاکردی ئەوان چاویان لە شتی گەورەتر بوویانی ئەو تونێلانێک کە لە ڕقا و ئەوانە دروستکراوە نۆکو شارێک لە ژێر عارزدا تەنانە ژووری سینەمای تێدایە ژووری کۆبوونەوەی تێدایە لە دواییدا دەکەونە دەست هێزەکە دەستەی تەحریری شام ئەمە بۆ ئەوە نەبوو بیدەنە دەستەی تەحریری شام بەڵام ئیتر دەبینین ئەوە هاتە ئارەوە پێشتر ئێمە باسمان لە هەوکارەکانی کردوونە دووبارەی ناکەینەوە مەبەستمان ئەوەیە یعنی ئەمە دەبێ ببێتە دەرسێک ئایا ئەو ڕێکخراوبوونە بە مەصرفە بە خەرجیانی مەبەستمە خەرجی مرۆیە بە تەنیا پارە نیە هەرچەندە پارەیەکی زۆریشی تێدا خەرج کراوە بە تەنیا پارەی تونێلەکان ئەگەر بژمێرە درێ ئەمڕۆ و حسابی ئەوە بکرێت لە بەرامبەر ئەو تونێلانەدا ئایا چەند نەخۆشخانە لە ڕۆژ ئاوا دروستکراون چەند پەرتوخانە دروستکراون چەند ژووری سینەما دروستکراون چەند ژووری شانۆ دروستکراون تێگەی چەند بابەتی دیکەی کللتوری کاریان بۆ کراوە هیچ دیار نییە هەتا کوێستە شەقامێک پردێک قوتابخانەیەک نبینیەوە شتێکیوە نبینیەوە هەموو پارەکە لە بۆ بەشی سەربازی خەرج کراوە و لەو بەشەشدا ئیتر
تەماشا دەکەی بە فیڕۆچوە بەکار نەهاتووە و بە شێوەیەک بەکار نهاتووە کە ئەتوانی بڵێن ئەلیتەکە لە سەرەتاوە خەیاڵ پڵاوی هەبووە ئەگەی خەیاڵ پڵاوی هەبووە ئیتر چۆن ئەلیتی ناسیۆنالیستی کوردیمان هەیە خەیاڵ پڵاوی هەیە ئیتر ڕۆژێک نەخشەی کوردستان دەباتە عەبادان ڕۆژێک دەباتە فاو ڕۆژی ئەولایە دەباتە سەر دەریای ڕەش ڕۆژی دیکە دەباتە سەر دەریای سپی و نسیکی بولغاریا ئیتر یۆنانیش وە بەردەخا ئیتر ئەو عقلیەتەی ئەلیتی سیاسی و عسکەری ئەوێش هەمان شتی هەبووە ئیتر لە بۆ هەندێ تەماشا دەکەین ئەگەر بەراوردێکوێن بەڵێ دەبینین کە ئەو ڕێکخراو بوونە سەربازی و سیاسیە خەرجێکی مرۆیی یەکجار زۆری هەبووە ئیتر ئەمە بابەتێکە کە ئەکرێ ئینسان ڕەخنێ لەسەر بکە بەڵام تەماشا دەکەین ئیتر بتەوێت نەتەوێ ئەمە دەستکەوتێکی لەگەڵ خۆی داهێناوە هەروەکوتم دەستکەوتەکە ئەوەیە کە لە دوای کوردستانی عراقدا لە سووریاشدا ئیتر کیانێک دروست دەکرێت کیانەکە جارێ ناتوانین ناوی لێ بنێن ئیتر بە شێوەیەک لە شێوەکان زۆرە خۆسەریەکی دەبێ و ئەمەش بەڕاستی لە سای ئەردۆغانەوە بوو چونکە ئەگەر ئەردۆغان هەرچەندە ئەمن لە سەرەتاوە گوتومە ئەردۆغان دەستی ئەردۆغان لە تێکدانی سووریادا لە پێناوی ئیسرائیلە لە پێناوی ئیسرائیل لە سەرەتادا ئەوەم گوتو چونکە ئەو کارەی ئەردۆغان و ئیسلامیەکان لە بۆ ئیسرائیل دەکەن هیچ کەس نایکە ئەردۆغان بەتەنیا لە بۆ ئیسرائیل ناکە لە بۆ ئەمریکاش دەکە بەڵام لەو چوارچێوەیەدا ئیتر ئەگەر تەماشا بکەین ئەوەی ئەردۆغان لە بۆ ئیسرائیلی کرد لە سووریا هیچ کەس نەیکردووە یعنی تەماشای قسە مەکە تەنانەت تەماشای کردداری ڕۆژانەش مەکە کە هاکەن فیدان دەچێتەوە قسە لە دژی ئیسرائیل دەکە ئەمانە ئەتۆ تەماشای استراتیژی درو درێژەکە بکە لە سووریادا ئیتر چیەوەیدا لە سووریادا لە بۆ بەرژەوەندی ئیسرائیل دیواری ناسیۆنالیزمی عەرەبی ڕوخا وانە لە جیاتی ئەمە ڕژێمێکی لەرزووی ئیسلامی هاتە سەر دەسەڵات کە چەندین ساڵە لە تونێلەکانی MI6 لە ئیدلیب دەرس دەخوێنێ دەگەی دەرس دەخوێنێت کە چۆن لە بەرژەوەندی ئیسرائیل و ئەمریکا و خۆرئاوادا کار بکەم و لە هەمان کەدا چۆن بتوانێت ئەو ئیسلامیانەی کە ناکەونە ژێر ڕکێفی خۆرئاوادا ئەمانە ئیتر لەناو ببات چونکە دوو جۆر ئیسلامی سیاسی هەیە لەگەڵ هەردوو چیان خۆرئاوا پەیوەندی هەیە بەڵام لەگەڵ هەردووچیان پەیوەندی ئیستیخباراتیە بەڵام هەندێکیان لەژێر کۆنتڕۆل دەرچن هەندێکیان لەژێر کۆنتڕۆلدانە ئەوانەی لەژێر کۆنتڕۆلدانە دەبێ ئەوانەی کە لە کۆنتڕۆل دەرچن وانیش دەرچونە دەبێت لە ڕێگەی ئەمانەدا سەرکوتیان بکەن پاشان ئیسلامی سنی سیاسی کە ئیسلامێکی دواکەوتوشە ئیسلامێکی فاشیە لە هەمانکەدا ئەکرێ باشتر بەکار بهێنرێ دژ بە ئێران یعنی دژ بە نەیارانی ئیسرائیل لە هەمان کاتدا ئیتر ئیسرائیل ئەمڕۆکە جگە لە سئیالەت لە تەواوی ئاسمانی سووریایی لە بۆ دەکرێتەوە لە ڕێگەی ئاسمانی سووریادا ئیتر ئاسمانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئەوێ دەکرێتەوە وەلەو کاتەشدا ئیتر لە ڕێگای خۆسەری لە ڕێگای ئەو خۆسەریە سەربازیە بچووکەی ئیتر ئیسرائیل هەڵدەستێ کارتێک دروستەکە کە ڕۆژێک دابێ ئیتر ئەحمەد شەرعەویانیش هەر کەسێکیش کە لە دوای ئەحمەد شەرع دێتە سەردەسەڵات نەتوانێت ئەو یاریەی ئیسرائیل خراپەکە هەر لە بۆ هەندێک ئەو کیانێکی ئێساش دروست دەبێت ئیتر بە ڕەزامەندی ڕەجەب تەیب ئەردۆغانە یعنی ڕەجەب تەیب ئەردۆغان نەبووایە ئەمڕۆکە بەڕاستی شەڕەکان بەردەوام دەبوون ئەمەشیان هەیە ئەردۆغان هەم دژ نییە یعنی باس لە پێک هاتە کوردیەکان دەکەم لە بۆ کوردستانی عراقیش بە هەمان شوێ چونکە ئیتر وەکوتم لە ئەنجامی استراتیژی هەڵمەتەکانیدا حملەکانیدا خزمەتی ئیسرائیل و ئەمریکا دەکات ڕاستە لە سەرەتادا دژە قسە دەکا و ئێمە دەوڵەتێکی کوردی لە باکووری عراق قبول ناکەین و فلان ئەوە لە بۆ کوردستانی عراقی شوای کردیانی عینی ئەردۆغان عەبدوڵڵای گول ئەو کاتە سەرۆک کۆمار بوو ئەردۆغان سەرۆک وەزیران بوو هەمان شتیان دەگوت بەڵام لە دواییدا ئیتر تەماشا دەکە قبولیان کرد ئیتر ڕێگای بازرگانیان لەگەڵ کردەوە بەڵێ ئیتر ئەو پێک هاتە کوردیان گەندەڵ کرد دە خزمەتی خۆیان بەکاریان هێنا تاو کەسەش بەکاری دێنن بەڵام قبولیان کرد ئیتر هەروەکوتم لە بۆ هەندێک قسە و تەنانەت کردداری بچووکیش ئەمە هیچ گرنگ نییە لە سیاسەتی ئەمڕۆی تورکیادا دەبێت ئەنجامی کۆتاییەکەی لە بەرچاو بگری ئێستاکە ئەوەی سووریا چێ کردی ئەردۆغان کردی چێ لێ قازانج کرد جگە لە یعنی تورکیا ڕنگ بە شتێکی قازانج کردی بەڵام ئەوەی هەری زۆر قازانج دەکات لێرەدا ئیسرائیلە و لە بۆ ئەوەی ئەو قازانجە ئیسرائیل هەتا دوایی بمێنێتەوە ئیسرائیلی تر کارێکی وای کرد کە کوردەکان نەبنە سەبەبی دیموکراتیزەکردنی و یانیش مەدەنیکردنی سووریا تێگەی
یەوەیانی شارستانی کردنی سووریا چونکە کوردەکانی هێزێکی چەکداری گەورە نەتەوەیەکی گەورە چەکداری گەورە و ژمارەیەکی زۆر عربیان لەگەڵدانە پۆتانسیەلی ئیتیفاقیان هەیە لەگەڵ عربەکان لەگەڵ تورکمەنەکان لەگەڵ سووریانەکان لەگەڵ ئەرمەنیەکان لەگەڵ ئێزیدیەکان و ئەو پۆتانسیەلە ڕنگ ببێتە هۆی بە شارستانی بوونی سووریا مەبەستمان لە دیموکراسی ئەوەیە کە یەکێک لەناو سووریا پەیدا ببێ ئەو سووریایە وا بکە بەرژەوەندیەکانی سووریا و گەلی سووریا و جوگرافیای سووریا بە ئەساس وەرەگیرێ ئیسرائیل ئەمەی ناوێ هەر لە بۆ هەندێک ئیسرائیل چاوپۆشی لەوەی کە کوردەکان لە حەلب بخێنکێنرێن بکوژرێن لەناو بچن بۆ ئەوەی کورد نابێ لە حەلب هەبێ و لە دیمەشق هەبێ و لە حەما هەبێ کورد دەبێ لە ناوچەیەک لە چەند گوندێکدا کۆ بکرێتەوە چەند کلاشینکۆفێکیان پێ بدەن گەڕەنتیەکی نێودەوڵەتیان پێ بدەن بۆ ئەوەی لەناو نەچن بەڵام لە هەمان کاتدا پۆتانسیەلی ئەوەشیان تێدا بێ هەر کاتێک ئیسرائیل ویستی ئیتر لە ڕێگەی ئەمانەدا دەوڵەتی ناوەندی عادز بکە یعنی ئەو بابەتە زۆر گرنگە و ئەمانە لە ڕێگەی چێ دەکات لە ڕێگەی تورکیا دەکات ئەمە زۆر گرنگە ئینسان لە وردەکاری بابەتەکە تێبگات چونکە ئیتر ئیسرائیل تەماشا دەکەن ئێستا زۆر مەمنونە ئیتر هەموو هەڕەشەکان لەسەر ئیسرائیل لە ناوچوونە و لە هەمان کاتدا حکوومەتێک هاتووتە سەردەسەڵات ئەگەر ڕاستەوخۆ ئیتیفاقیش لەگەڵ ئیسرائیل نەکا مەبەستمان جۆرانیە نەڕاستەوخۆ بە تەواوەتی لە خزمەتی ئیسرائیلدایە ئیتر شیعی بۆ لە ناو دەبا ڕێگای مانگی چی پێ دەڵێن هیلالی شیعی بۆ لە ناو دەبا ڕێگای ئیکمال و لۆجستیک لە سەر حیزبوڵڵا دەگرێ و لە هەمان کاتدا ئەکرێت پۆتانسیەلێک بێ لە بۆ ترساندنی حەشدی شعبی لە بۆ ترساندنی ئێرانیش لە ناوچەکەدا و کوردەکانیش ئیتر بە هەمان شێوە پۆتانسیەلی ئیتیفاقیان تێدایە لەگەڵ ئیسرائیل ناڵێم ئیسرائیل ئیتیفاقیان لەگەڵ دەکات من دژی ئەمەمە من چەند جار باسم کردووە ئیسرائیل ئیتیفاق لەگەڵ دەوڵەت دەکات ئیسرائیل ئیتیفاق لەگەڵ ئەو پێک هاتیە ناکە بەڵام ئەو پێک هاتیە هەم ڕێگانادا لەگەڵ ئەو لەناو ئەو دەوڵەتادا ئاوێتە بێ دەوڵەتەکە بگۆڕێ و شارستانی بکە و کوردەکانیش ئیتر لەناو دەسەڵاتی سووریادا دەست پێش خەریان هەبێ و فکری خۆیان ئیتر بەڕێوە فکری خۆیان وەکو بڵێن ئیتر هەموو سووریا دەگرمە دەستی خۆم و سووریایەکی سیکولار ساز دەکەم و سووریایەکی شارستانی و دیموکراتی ساز دەکەم ئەم جۆرەشتان ئیسرائیل لە دژێتی ئیسرائیل ئەڵێ بڕۆن لە چەند دەیهاتێک ببینێن کلاشی کۆفێکتان لەدەستدا بێ و هەر کاتێک پێویست بوو من بەکارتان دێنم هەر لە بۆ هەندێک ئیسرائیل لەمەدا ئێستا زۆر تەماشا دەکەین ڕازیە یعنی دەبێ هەڵمەتەکەی لینسی گراهمیش لەو چوارچێوێدا لێک بدەوە نەک لە چوارچێوەیەکی ڕۆمانسی ناڵێم هەڵمەتەکەی خراپە بەڵام لە چوارچێوەیەکی ڕۆمانسی لێکدانەوەیکی هەڵەیەکی کوشن دەشە ئیتر تەماشا دەکەین پرۆژەی ئیسرائیلش لەو بارەوە گۆڕاوە ڕاستە پێشتر لە ناو ئیسرائیلیەکاندا لە ناو نخبەی ئیسرائیلی و یانیش ئەمانەی دیراستیان لەسەر ئیسرائیل دەکرد باسییان ئەوە دەکرد کە ئیسرائیل سیاسەتێکی ئیتر لە بۆ هەر چوار پارچەی کوردستان هەیە بەڵام ئێستا بۆ بیکات کە سووریا لە خزمەتی خۆیدایە ڕژێمەکەی لە خزمەتی خۆیدایە هەموو ئیتیفاقێکی لەگەڵ دەکا جۆلانەکەی پێفرۆشتۆ قسەی لەسەر ناکە ئیتر لە جیاتی ئەو شەڕی ئێران دەکا یعنی بۆ بیکە کەواتە بۆ کوردستان لە بۆ تۆ سازکە نا کوردستان لە بۆ ساز ناکە بەڵام لە چەند دێهاتێکدا لە چەند شار و شارۆچکێکدا ئیتر گروپە چەکداریەکەت لە بۆ دێڵیتەوە گەڕانتێکی بەسیتی دەکا کە لە ناو نەچێ مەمرە و مەژی سیاستێکی مەمرە و مەژیر لە بۆ پەیڕەو دەکا و لە ئایندەدا ئەگەر پێویست بوو ئەگەر حکوومەتی ناوەندی لە کۆنتڕۆل دەرچوو ئەمە بەکاری دێنێتەوە ئیتر مەسلەی تەسفیەکردنی کوردەکان لە حەلەب بوو لە هەردوو گەڕەکەکەدا هەر دەبێ وەها لێک بدرێتەوە ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئیتر ویستم ئەمڕۆکە لەسەر ئەو بابەتانە بە کورتی قسە بکەم هەروەکو وتمان ئیتر ئەمە پرۆسەیەکە ئێستاکە نیشانەکانی دەبینین کە تا ڕادەیەک ئەبینین کە لەسەر زەویدا جێبەجێ دەکرێت ئیتر لە دوای ئەمەدا کە ئەمە جێبەجێکرا ئەگەر جێبەجێکراوە ئەگەر سەرکەوتوو بوو ئەگەر ڕووداوێکی نەخوازرا و ڕووی نەدا و یانیش تەقینەوەیەک ناڕازیەک لەلایەن یەکێک لە لایەنەکانەوە ڕوودا هەرچەندە ئاحتیمالیەوە زۆر لاوازە ئیتر مەسەلەکە بۆ دەستوری بنچینەی دەڕوە لە دەستوری بنچینەیدا ئیتر دەبێ ببینین بێگومان کوردەکان ئەتوانن ئەو کاتە
ئەوەی لە ڕووی سەربازیەوە نەیانتوانی بەدەستی بێنن لە ڕووی سیاسیەوە تا چ ڕادێک ئەتوان بەدەستی بێنن تا چ ڕادێک کوردەکان ئەتوانن ئێستا کۆمونیکاسیۆنێکی باشتر نیای نەک کۆمونیکاسیۆنێکی عسکری وەکو ئەوەی پێش و ویانش ئەوەی هەتاوەکو ئێستا هەیە لەگەڵ دروزەکان لە چوارچێوەی بەرگریکردن بەڵکو لە چوارچێوەی دەستوری بنچینیدا چۆن دەستورێکی چۆن بێ چۆن نەبێ لەو چوارچێوەیدا چۆن ئەتوان لەگەڵ دروزەکان لەگەڵ عەلەویەکان بە تایبەتی کۆمونیکاسیۆنێکی وا دروستکەن من لەو بارەیەوە ئیتر دەمەوێ بەڕاستی سەرنجتان ڕابکەشمە سەر ئەوە کە بەڕای من دەبێت لەمڕۆ بەدواوە ئیتر خۆسەری سەدان کادر ئامادە بکە لە بۆ ئەو بوارە لەبۆ ئەو بوارە یعنی بچنە ناوچەی دروزەکان بچنە ناوچەی عەلەویەکانی تر لەوێدا بتوانن لەو بارەوە لەگەڵ ئەو ئەلیتانە بەڕاستی قسە بکەن لەو چوارچێوەیەدا ئەگەر شتێک بکرێ دەکرێ ئیتر ئەوەی دیکە کە دەمینێتەوە ئەو نوزە نووز و نەڕەنەڕەی ناسیۆنالیزمی کوردی ئەمە شتێکی زۆر زۆر بێمەعنایە شتێکی زۆر زۆر خراپەوە شتێکە لایەنی دەرونی هەیە بەڕاستی یعنی ناسیۆنالیزم کاکە کێشە دەرونیەکانی تۆ چارەسەر ناکە ئەگەر ئەتۆ کێشەی دەرونیت هەیە وەکو هونەرمەندێک وەکو سیاست مەدارێک وەکو بیرمەندێکی بێبیر کێشەیەکی دەرونیت هەیە باشتر وایە ئینسان بچێ لەو لە چوارچێوەی کێشەکەدا لە چوارچێوەی نەخۆشیەکەدا ئیتر بچێ تەماشای بابەتەکە بکەن نەوەک هەر کاتێک کە دەرون پاڵەپەستۆی دەرونیت لەسەر هەبوو ئیتر شاڵاوی دەرونیت لەسەر هەبووە لە خەو هەڵسەی بابەتێک بنووسی و ئیتر دیسە باسی دەوڵەتەکە بکەیەوە کە ئەو دەوڵەتە ئێمە دەزانین چۆن دروست دەبێ ئەگەر دروستیش بێ و ئەگەر دروستیش بێ و ئەتۆ ئامادەنی بووی هیچ کارێکی بۆ ناکەیتر ئەوەیە مەسەلەکە لەو چوارچێوەیەدا ئینسان بابەتەکان شی بکاتەوە بێگومان ناڵێم لێرەدا کەس ڕەخنە نەگرێ بەڵام ڕەخنەکردن دەبێت لە چوارچێوەی خۆیەوە تەماشای بکرد لە چوارچێوەی بابەتەکاندا بخوێندرێنەوە باشتر دەبێت بەڵێ بەو شێوەیە دێنە کۆتایی بەرنامەی ئەمجارەمان سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون تکایە بەردەوام بن لە هاوکاری بە تایبەتیش لە ناساندنی کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیانتانەوە هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش هەربژین